خوف السر ئەگەر کەسێک لە نهێنیدا بینی خۆی و ئەو شتێک کە لێی ئەترسێت ترسی لێ هەبوو ئەوە شیرکە یعنی ئەم کەسە باوەڕی وایە ئەو کەسەی کە لێی دەترسێت دەسەڵاتی بەسەر ئەوەدا هەیە بتوانێت زەرەر و زیانی پێ بگەێنێت سوودی پێ بگەێنێ یا سوودی لێ پێ نەگەێنێ یان زەرەری پێ بگەێنێ یان زەرەری لە دوور خاتەوە بۆیە ئەمە جۆرێکە لە شیرکی گەورە لەبەرەوەی خەوفی هەیە لەو شتێک کە لێی دەترسێت یعنی خەڵکێکەیە سوێند بە مەخلوق دەخوا بەڕاستی ناوێرێ بە درۆ سوێندی پێ بخوا بەڵام لەوانەیە سوێند بەخوای گەورەیان بە کەلامی خوا بخوات بە درۆوە بەلایەوە ئاساییە الشاهد سوێن خواردن بە مەخلوق دروست نییە بە ماڵی خوا بیان بە پێغەمبەری خوا بێت عليه الصلاة والسلام وا دوا پەنا بە پێغەمبەری خواش ناگیرێ بە پیاوچاکانیش ناگیرێ بەڵکو پەنا دەگیرێ بە ناوەکانی خوا یا بە صیفەتەکانی خوا یا بە خودی خوای پەروەردگار یا بە کەلامی خوایان بە گەورەی خوا و شێوەکانی